پەیوەندیەکانی ئەمریکا و ئیسرائیل لەم پرسە گفتوگۆکەم لەگەڵ بەڕێز پرۆفیسۆر دەیڤد دیڕۆژ توێژەری باڵا لە سنتەری ڕۆژهەڵاتی نزیک و ئاسیای باشوور بۆ دیراساتی ئاسایش و پسپۆڕی سەربازی ئەمریکی لە نیویۆرکۆ لەگەڵمدا. بەڕێز پرۆفیسۆر سڵاوتان لێبێت، تۆم کاتتان باش. دەزانم ئەگەر پرسیاری کۆبنەوەکەی ناتانیاهو ترامپ لێ بکەم ڕەنگە بڵێ پێشبینی ناکەم، بەڵام دەوترێت کۆبوونەوەیەکی هەستیا هەرە لە کاتێکی هەستیاردا بۆ یەکەم کۆبوونەوەی دوو سەرکردەی ئاوا گەورەی جیهان سەبارەت بە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. بەڵێ سەرەتا ئەمە زۆر گرنگە بۆ ترامپ کە لەگەڵ ناتەنیاهۆ کۆ دەبێتەوە. ئەمە یەکەم کۆبوونەوەیە، یەکەم سەرکردەی بیانیەکە دێتە واشنگتن و لەگەڵ ترامپ کۆ دەبێتەوە. ناتەنیاهۆ هەمیشە ئەوەی دووپات کردێتەوە کە ئەمریکا پشتیوانی ئیسرائیل دەکات و ترامپیش ئەوەی نیشان داوە لە چەندین بۆنەدا کە وتویەتی بەردەوام دەبین لە هاوکاریکردنی ناتەنیاهۆ و ئیسرائیل. ئەمە حاڵی یەکەم. حاڵی دووەم ئەوەیە کە ئەو دۆخەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەگوزارێت. ترامپ دەیەوێت ببێتە سەرکردەیە کە ئاشتی بگەڕێنێتەوە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست. دەزانین ئێستا ئاڵۆزی هەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەتی لە غەزە. ئێستا ئاگربەست هەیە، بەڵام دەیەوێت ترامپ ئەم ئاگربەستە فراوان بێت و بەردەوام بێت لە قۆناغەکانی دیکەشدا. هەر بۆ ئەو مەبەستەشە کە لەگەڵ ناتەنیاهۆ کۆ دەبێتەوە. لایەنێکی دیکەش ئەوەیە کە ئێران، هێڕەشەکانی ئێران و گروپە چەکدارەکانیەتی لە ناوچەکە. بەڵێ، ینی کەوا بێت دۆناڵد ترامپ ئیتر چ هاوکارێکی سەربازی یاخود دارایی ئیسرائیل ناکات بۆ شەڕ، وایە؟ نەخێر، ئەمە ڕاست نییە. ترامپ هاوکاری سەربازی و دارایی ئیسرائیل دەکات چونکە ئەمە گرنگە بۆ ئیسرائیل. ڕاستە کێشە هەیە لە ئیسرائیل و لەو هێرشانەی با بڵێن لەو شەڕێکە لەگەڵ حیزب الله هەیەتی، لەگەڵ حەماس هەیەتی و ئەو شەڕێکە لەگەڵ حوسیەکان هەیە و دەبینین حوسیەکان هێرش دەکەنە سەر بەرژەوەندیەکانی وڵاتان لە دەریای سوور. ئەوە هەروەها لەلایەکی دیکەشەوە ئێران هەڕەشە دروست دەکات لەسەر بەرژەوەندیەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و دەیەوێت پشێوی دروست بکات. من پێم وایە ئەمریکا بە تەواوی پشتیوانی لە ئیسرائیل دەکات بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم ئاڵنگاریانە. پرسیارە گەورەکە لەسەر غەزەیە. ئایا ترامپ دەیەوێت تەواوی کێشەکان لە غەزە چارەسەر بکات یاخود ئەم کێشانە چارەسەر دەکات و هەروەها دەیەوێت سەرنجێکی دیکەشی لەسەرەوە بێت کە پەیوەندیەکانی ئیسرائیل لەگەڵ وڵاتانی عەرەبی لەگەڵ سعودیا ئاسایی بکاتەوە. دەبینین کە پەیوەندێکی بەهێز لە نێوان هەردوو سەرکردە هەیە. بەڕێز پرۆفیسۆر، تو باس لەوە کرد کە دۆناڵد ترامپ دەیەوێت درێژە بە ئاشتی بدرێت و ئاشتی ڕۆژهەڵاتی ناوەڕاستکە. پێتان وایە لەو ڕوانگەیەوە ترامپ و ناتانیاهۆ پێیان وایە ئاشتی بەدی دێت لە کاتێکدا لە گروپە چەکدارەکان بدرێت، واتە بەهێرش و شەڕ ئاشتی بەدی بێت؟ بەڵێ، من پێم وایە هەردوو گفتوگۆ لەسەر ئەوە دەکەن کە دەبێت بەهێز بن بۆ ئەوەی بتوانن ئاشتی لە ناوچەکە بەرقەرار بێت. بۆ نمونە ئەو گفتوگۆیانەی کە کراوە سەبارەت بە ئازادکردنی بارمتەکان و ئەمە پرسێکە کە دەیانەوێت هەردوو سەرکردە چارەسەریان بکات. ئەمە هەردووک سەرکردە ترامپ و ناتەنیاهۆ دەیانەوێت ئەم هەڕەشانەی حیزب الله لە ناوچەکە کەمتر بکەنەوە. ئەمە لە ڕێگەی هێزەوە توانیان ئەم هەڕەشانە کەم بکەنەوە و بەڵام سەرنجی سەرەکیان لەسەر ئەوەیە کە ترامپ پێشوازی دەکات لەسەر
لەوەی کە نەتەنیاهۆ پلانێکی هەبێت بۆ ئەوەی بە شێوەیەکی فراوان کێشەکان چارەسەر بکەن لە ڕێگەی هێزەوە، چونکە ئەو وڵاتە عەرەبیانەی کە هێشتا ماون دان بە سربەخۆیی ئیسرائیلدا بنێن. ترامپ سەرنجێکی دیکەی لەسەر ئەوەیەتی کە دەیەوێت ئەم دەوڵەتە عەرەبیانە وا لێ بکات کە پەیوەندەکانیان لەگەڵ ئیسرائیل ئاسایی بکەنەوە. بەڵێ بەڕست پرۆفیسۆر دۆناڵد ترامپ پرسیار لە دۆناڵد ترامپەکەن لەبارەی خاکی ئیسرائیل و ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و لە وەڵام داڵێت ئەم مێزە ئەگەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست بێت و بە قەڵەمێکی شاماشاکە دەڵێ سەری قەڵەمەکە ئیسرائیلە ئیسرائیل ئەوەندە بچووکە لە چاو ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە پێشتری چەند جارێک دۆناڵد ترامپ ئاماژەی بۆ کرد کە دەبێت ئیسرائیل گەورەتر بکرێت. پێتان وایە ترامپ دەیەوێت خاکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەشێکی بدا بە ئیسرائیل؟ نەخێر، من پێم وانە شتێکی وا بکات. ئەمە قسەیەکە کە دەکرێت ئیسرائیل بە بەراورد بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ڕووی خاکەوە بچووکە. ئەمە لە 6 ساڵی ڕابردوو بەردەوام گفتوگوی لەسەر کراوە کە ئیسرائیل بیانەوێت کە هەژمونی خۆیان یاخود خاکی خۆیان زیاتر بکەن لەسەر حسابی وڵاتانی دراوسێ. بەڵام من پێم وانە ئەمە ڕوو بدات، و چونکە وڵاتانی عەرەبی دژی ئەمەن نایانەوێت کە لەسەر حسابی وڵاتانی دیکە خاکی ئیسرائیل فراوان. بەڕست پرۆفیسۆر ئەمە کاتێک دۆناڵد ترامپ کاتێم قسایەکە پرسیاری لێکە نەڵێن ئامادەیە بەشێک لە کەناری خۆراوە بە ئیسرائیل بدات، ئەوی شەو نمونەیە هێنێتەوە. ئەمە بەستی چی بۆ لەمە؟ من نازانم کە ئەگەر شتێکی دیاری کراو لەسەر ئەم بابەتە هەبێت، بەڵام من پێم وایە کە ترامپ ئاماژە بەوە دەکات کە لە ڕووی خاکەوە ئیسرائیل بچووکە. لەوانەیە بیانەوێت لە وێست بانک ئەو کۆمەڵگانەی کە بۆ ئیسرائیل دروستکراوە بیانەوێت فراوانتر بکرێت یان شتێکی لەو بابەتە. بەڵام من وام نییە کە پێم وانە بەو شێوەیە بێت کە لەسەر حسابی وڵاتانی دراوسێ بێت و خاکی ئیسرائیل زیاتر بکرێت. بەڵام لە کۆتاییدا ئیسرائیل ئامانجێتی و سەرنجی لەسەر ئەوەیە ئاسایشی وڵاتەکەی خۆی بپارێزێت. تاوەکو ئاسایشی وڵاتەکەی خۆی نەپارێزێت نایەوێت بە تەواوی جەنگ ڕاگرێت و یاخود کۆتایی بەم شەڕە بهێنێت. ئەمە قسەی منە، ئەمە ڕاستیەکە کە ئیسرائیل دەیەوێت ئاسایشی وڵاتی خۆی بپارێزێت، و من پێم وانە کە سعودیەش پەیوەندەکانی لەگەڵ ئیسرائیل ئاسایی بکاتەوە مەگەر چارەسەری دوو دەوڵەت ببێتە ئارا و با بڵێن دەوڵەتی سەربەخۆی فەڵەستین ڕاگەێنرێت. بەڵێ کەوا بێت ئێستا دۆناڵد ترامپ لەم قۆناغەیە تەنها کار بۆ ئاشتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەکە یان دەتوانین بڵین هەوڵەدات بۆ ئاشتیش لە نێوان رووسیا و ئوکرانیا؟ ترامپ دەیەوێت بگاتە ڕێککەوتن. ئەو خۆی وا دەبینێت کە ئەندازیاری ڕێککەوتنە بۆ ئەوەی ئاشتی لە تەواوی جیهان بەرقەرار بکات، چ ڕۆژهەڵاتی ناوەڕاست بێت چ جەنگی نێوان رووسیا و ئۆکرانیا بێت. ئێستا سەرنجی لەسەر ڕۆژ ئاوایە، سەرنجی لەسەر وڵات ناوخۆی وڵاتەکەی خۆیەتی. دەبینین کە چەندین کۆچبەری نایاسایی ڕۆیان لە وڵاتەکە کردو. دەیەوێت تەواوی سنوورەکانی کۆنتترۆل بکات و نایەوێت جارێکی دیکە ئەم کۆچبەرە نایاسایانە ڕوو لە ئەمریکا بکەن. لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش سەرنجی لەسەر ئەوەیە کە کۆتایی بە شەڕی ئیسرائیل و حەماس بهێنێت و دەیەوێت پرسەکان و کێشەکان بە تەواوی چارەسەر بکات و دەیەوێت ڕێککەوتنێکیش لەگەڵ کۆریای باکوور بکات، چونکە ئەویش کێشەیەکی دیکەیە بۆ ئەمریکا و
بەگشتی لە تەواوی جیهان دەیەوێت ڕێکەوتن بکات و هەروەها لە نێوان رووسیا و ئۆکرانیاش دەیەوێت ڕێکەوتنێک هەبێت کۆتایی بە جەنگی هەردوو وڵات بێنێت. بەڕێز پرۆفیسۆر دەیڤد دیڕۆش توێژەری باڵا لە ئەسەنتێری ڕۆژهەڵاتی نزیک و ئاسایشی باشوور بۆ دیراساتی ئاسایش و پسپۆڕی سەربازی ئەمریکی لە نیویۆرک لەگەڵماندا بووی. زۆر سپاس بۆیەوە.